زانکۆی سلێمانی لای هەمووتان ڕوونە و معلوم و ئاشکرایە کە 24,000 خوێنکاری هەیە 14,000 خوێنکاری کچە 10,000 خوێنکاری لە بەشەناوخۆیەکان نیشتەجێن کە لە 30 باڵەخانە و هەفتەی پێشووی ئەمە لەگەڵ نوێنەری خوێنکاران دانیشتین 4 خاڵیان هەبوو 4 خاڵەکەمان بۆ جێبەجێکردن لەوەی سەعاتی ئاوی گەرمیان بۆ زیاکەین و هەروەها سۆپایان بۆ دابینکەین و ئەو داواکاریانیشیان هەبوو ئەوانەمان هەموو بۆ جێبەجێکردن و لە هەفتەی پێشوو ئێمە ڕامانگەیان لە ڕاگەیاندنەکانیش کە گرفتی تەندەرین ئەم ساڵ ئەوەیە وەزارەتی دارایی ڕۆتیناتی وەزارەتی دارایی وای لێ کردوین کە دوا بکەوین و لە ڕێنمایەکانی وەزارەتی دارایی ئەوەیە کە هەموو گرێبەستەکانی نەک زانکۆ ئێمە هەموو زانکۆکان لە یەکی حوتەوە ئەو گرێبەستانە هەڵەوەشێتەوە گرێبەستی کۆمپانیای پاکەرەوەیە چاکەرەوەیە کافتریا حانوت مسەوەرەکان دوکانەکانی ناو جامی ئەمانە هەمووی لە یەکی حوت هەڵەوەشێتەوە پاسەکان و لە یەکی نۆ خۆشتان نەزانم ساڵەمانی نۆ هەڵبژاردن بوو هەموو حکومەت و دام و دەستگاکان سەرقاڵی ڕیکلام و هەڵبژاردن بوون بۆیە نووسراوەکان دواکەوت سەرەتای مانگی 11 وەزارەتی دارایی موافقەی بۆ کردین هەر موافقەی بۆ کردین ئێمە تەندەرینی کۆمپانیا و پاکەرە و چاکەرەوەمان کردووە کە 26 11 ینی هەفتەی پێشوو پێش دوو هەفتێش ئێمە ئەمەمان ڕاگەیاندووە کە 26 11 تەندەری نەکرێتەوە کە بەیانیە سەعادە لە سەرۆکایەتی و نزگەی 15 کۆمپانیا تا ئیساکە تەندەری کڕیوە و ئەوراقی خۆی تەقدیم کردو بەیانی شەڵا سەعادە ئەکرێتەوە و خوێنکاران دڵنیاکەین و هەر لەم هەفتە ئەو کۆمپانیای کە بۆی دەرەچێت چی کۆمپانیای پاکەرەوە چاکەرەوە گرفتی پاکەرەوە چاکەرەوەیان نابێ گرفتی ئاوی گەرم و هەوای گەرم